گفتوگۆکەین لەبارەی بەرزبوونەوەی نرخی زێڕەوە. زێر ڕۆژ بە ڕۆژ نرخەکەی زیاتر بەرزە بێتەوە. با بزانین هۆکارەکانی چییە و ئایا لەکوێدا دەوەستێ، ئایا ئەگەری نزمبوونەوەی نرخەکەی هەیە. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز هەندرێن وەرتی وتەبێژی سندیکای زەڕەنگەران لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز کاگەندرێن سڵاوت لێبێ، پێمان بڵێ نرخی ئێستای زێر ئەم کاتی کەم گفتوگۆکەین پێکەوە چەندە و نرخی زێر بۆە بەرزە بێتەوە بەردەوام. سڵاو ڕێز لە بەڕێزتان و بینەرانی کورسات و سپاس دەکەم بەیانیت باش. خۆتەزانی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی زێر دوو هۆکاری سەرەکی هەیە. هۆکاری دەرەچی هەیە و هۆکاری ناوخۆیی هەیە. یەک لە هۆکارە ناوەخۆیەکان کە شتێکی زۆر شایع و دیارە و خەڵکێکی زۆر ئاسایی لێ بپرسی دەزانی ئێستا دەڵێ دۆلار گران بووە. بەڵێ هەر $100 کە گران بووە تەئسیری کردوتە سەر نرخی یەک مسقال زێر کە گران ببێ. و هۆکارە دەرەچیەکانیش زۆرن. هۆکاری دەرەچی بەرزبوونەوەی ئۆنسی زێری جیهانیە بە هۆکاری سیاسی و خراپی و داڕمان و داکشانی ئابووری و ئەو هەموو عیلاقاتی تیجاری و دیبلۆماسیانە ئەگەر بەرەو خراپە بڕوا لە جیهانی لەو جیهانە سیاسیەیدا کە جیهانی سیاست بەڕێوەی دەبا بەرەو خراپی بڕوا حتمما زێر بەرز دەبێتەوە. ئێستا لە بازارەکانی شاری هەولێر ئەو دقەی تەبعاً لە دوای نۆنی و ئێمە بۆرسەی وە سعری نوێ بەیان دەکەین، بەڵام هەر لەسەر سعری دوێنێەوە قسە بکەین یەک مسقال زێری عیار 24 بە 500,000 و 22 بە 460 و 21 کە زۆرتی مامەڵی پێوە دەکرێت ئەو یان گرنگە 440 و 8 بە 375,000 مامەڵی پێوە کراوە دوێنێ تا ئەو دقەی ئێستا لە ناو ستۆدیۆم. باشە کاگەندرێن لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکەیدا ڕژیم مامەڵەکردن پێوەی خێراترە بێ یان مامەڵەکردنەکەی ڕاگرتووە لاوازی کردووە زۆر مامەڵی پێوە ناکرێ چونکە نرخەکە زۆر بەرزە؟ وڵا حتمما خۆی هەتا نرخی زێر بەرز بێتەوە خواست لەسەری کەمتر دەبێتەوە، چونکە ئەو عەرز و تەڵەبەی لەسەر هەموو کاڵایەکێ بە تایبەتی لەسەر زێر زۆر گرنگی هەیە. ئەگەر زێر بەرز بۆ خواستی لەسەر کەم دەبێتەوە لە ناوەخۆدا، ئەوەش هۆکاری ئەوەیە خواستێکی زۆری لەسەر ئاستی دەرەچی لەسەرە، ینی وڵاتە زلێزەکان، کۆمپانیا فرێڕەگەزەکان، بانکە جیهانیە بەناو بانگەکان و ئەوانەی کە سەرمایهداری زۆر بەرزن، دنیاش دنیای کاپیتالیزمە. بەڕاستی زێڕێکی گەلک زۆر دەکڕن، سەرمایەکانیان زۆر کردە زێر ئەو ساڵ بە تایبەتی وڵاتی چین و خەڵکی هیندستان وەکو خەڵک کڕیاری زۆر گەورەی زێڕن بە تایبەتی بۆ پەرزگا و معبەد و شوێنە گشتیەکان و هەروەها بۆ خۆڕەزانەوە بۆ کەمالیات و کۆمپانیاکانی جیهانیش وەکو مەلازل ئامێن یعنی وەکو پەناگەی ئارام زێڕێکی زۆر دەکڕن بۆ ئەوەی هاوچێشەی بینی زێڕ و پارەکانی خۆیان هاوسەنجیەک یعنی لە نرخ و لە هاوسەنجی خۆیان ڕابگرن، ئەوەیان تەئسیرێکی خۆی هەیە. باشە پێشبینی ئەوە چییە کاگەندرێن؟ پێتان وایە نرخەکە بەردەوام بەرزترە بێتەوە یانەوەی تر ئەمە نرخێکە کە پێشتر ئەماسی تۆمار نەکردووە و تر لێرەدا دەوەستێ؟ ئەوە وڵاتیانەی کە زێڕیانەیە بیفرۆشن یان زێڕی تر بکڕن؟ وەڵامی پرسیارەکە دەبێت بە چەند بەرگەیەک بدەمەوە. یەکەمیان پێشبینی وەکو پێشبینی لە جیهانی ئەمڕۆدا پێشبینی زۆر دەکرێت، دەشتوانین پێشبینیەکانمان نزیک بن لە حقیقەتیش جار وایە بەپێی ئەو راپۆرت و لێکۆڵنەوە خوێندنەوانەی ئێمە و بەپێی تەجروبە ئێمە کە مێژووی زێر ئەزانین چی لە خەڵک کردووە و لە چەندەوە لە چه ئاستێکەوە بەرز بۆتەوە بۆ چه ئاستێک. ئەم ساڵ زۆربەی ئەوانەی لەسەر زێر دەنووسن لە جیهان بەو ساڵە دەگوترێ عامە دەهەب، پێیان دەڵێن پێی دەگوترێ ساڵی زێر. ئەو ساڵ ئەوە ساڵی زێڕە، ئیتر هەواڵ و ئیقتیساد و
کۆمەڵێک فاکتەری زۆر هەن کە لێرەدا ناکرێ هەمویان لە بەرنامەیەش تایبەتدا ئەکرێ باسی بکەین. کۆمەڵە فاکتەرێکی زۆر هەنەوە کە زێر بەرزەکەنەوە و فاکتەرەکانی بەرزکردنەوەی زێر بەهێزترن لەوای لە لاوازبوونی ئەوە یەک دویان بە نسبەت ئەوەی کە خەڵک زێر بکڕیان بفرۆشێ ئەبێ بڵێین خەڵک چەندە پێویستی بە فرۆشتنی زێرە بەپی پێویستیەکەی خۆی ئەمڕۆ زێر بفرۆشێ باشە. بەڵام ئەگەر خەڵک پارەی هەبێ لەو کاتانەی کە زێر هەرزانە و لەو کاتانی کە زێر ئەگەری بەرزبوونەوە تری هەیە دەکرێت نیوەی پارەکانی خۆیان بکەن بە زێر و لە ڕابردوشدا خەڵک و بەپێ ئەو هەموو لێدوانانەی ئێمەشداومانە ئێمە هەمیشە لە کاتی هەرزانبوونی زێریشدا ڕێنمایی ئەومان کردێ خەڵک زێر زۆر بکرێ و ئێستاش لەوانەیە بڵێن خەڵک ئەگەر پێویستی بە زێر نییە بانەی فرۆشێ. بەڵام ئەوەی لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە بەو بەیانیە جوانەی لە کورسات ئاماژەی پێ بکەم کە بە مێشکم داهات ئەویش ئەوەیە دەزانی لە چەندین ساڵە زێڕێکی گەلک زۆر لە عێراق ئێمە با بڵێین لە هەرێمی کوردستان با لە خەمی خۆمان دابین زیاتر لە هەرێمی کوردستان زێڕێکی زۆر دەچێتە دەرەوە. هیچ داتا و ئامارێکمان لەبەردەست نییە لە مەتاڕاتی ئیقلیم لە مەتاڕاتی هەرێمی کوردستان چ سلێمانی چاو لێر من داوا دەکەم لێژنەیەک دروست بکرێت لە بەڕێوەبەتی کۆنتترۆلی خشەڵ لە پایتەخت ئەو لێژنێت چاودێری ئەوە بکە ئەو زێڕانەی کە دەچێتە دەرەوە چەندی دێتەوە. یعنی ئەو خەڵکە زێری زۆر فرۆشتێ لەو ماوەی ڕابردوودا بە تۆن زێر چۆتە دەرەوە. بەڵام ئەو ڕێژەیە نەهاتۆتەوە لە پێشووی عێراقی قانونی مسوغاتی عێراقی کۆن پێم وایە ساڵی 68دا بردنە دەرەوەی زێر و نەهێنانەوەی تاریبە. ئەگەر ئەتو نەیهینیەوە ئەو زێڕێ نەهینیەوە ئەوە خراپە بۆ ئابووری وڵات و کارێکی زۆر خراپە و زەربەیەکە لە عوملە سەعبەی خەڵکی کوردستان دەدرێتن. باشە کەواتە کاگەندرێ ئێستا بڕیە و زێڕەی لە عێراقدا هەیە زۆر نییە. ئەوەی لە عێراقدا هەیە عێراق یەدەجی زێری زۆر چاچی هەیە ئێستا زیاتر لە 130 تۆن یەدەجی زێری هەیە. بەڵام بەڵێ باشە لە قەدەر ئەوەی کە ساڵێک بەر لە ئێستا عێراق ڕێژەکەی 96 تۆن بوو. بەڵام ئەوە وەکو یەدەگ و احتیاتی ئەوەی ئابوووریەکەی خۆیتی. بەڵام ئەدی ئەو زێرەی لە ناو ماڵەکان و لە لای خەڵکدا هەیە خەڵکێکی زۆر بەهۆی خراپی زروفی باری اقتصادی وڵات و ئەوە جەنابەت بەرنامەکە ئاماژەت پێکرد لە دوێنێەوە دادگای فیدرالی ئەوە چیدا یعنی ئەو یارمەتیە دارایی هەرێمی بڕیعنی ئەوە کاریگەری دەکاتە سەرەوەی خەڵک زێڕەکانیان سمێنێ بۆ پێویستەکە بفرۆشن. کەچی ئێمە وەکو من هەم وەکو زێڕنگرێک وەکو سندیکای زێڕنگرانیش ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە داینە خەڵک زێڕێکی گەلک زۆری هەبی. چکە بەداخەوە ئێمە هیچ یاسایەکمان نییە لە هەرێمی کوردستان و هیچ ڕێخستنێکی وامانیەکەوە خۆزگە حکوومەتی هەرێمی کوردستان یەدەجی زێڕی هەبووە کەچی یەدەگمان نییە ئەوە خەتەرە. ئەو بیرۆکەیەکی باشە کاگەندرێ نەگەر حکوومەت یەدەکی زێر ڕێبێ بەس بەڕاستی حکوومەت یەدەکی پارەشی نییە وەکو حکوومەت من قسە لەسەر حکومڕانەکان نییە وانە حکومڕانیەکەن ڕەنگە یەدەکی باشیانە بێ بەڵام حکوومەت بۆ خۆی ئەوەی کە باسەکرێ یەدەکی نییە حکوومەت هەرێمی کوردستان ئیتر چ بە زێر بێ چ بە پارە بێ بەس بەکو تۆڵێ و بیرۆکێکی باشاگەر زێڕێکی زۆری هەبێ ئێستا قازانجێکی باشیشیە کرد. بێگومان قوربان ئەزانی بوونی زێر چەند گرنگە چ بۆ حکوومەت چ بۆ کۆمپانیایەک چ بۆ بانقێک. یعنی ئێستا پێویستە بازرگانە گەورەکانی ئێمە بازرگانە خۆشەویستەکانی ئێمە بڕوا بکە پرۆپۆزەلمان لەلایە کە چۆن بتوانین لە ڕێگای بانکێکەوە و لە ڕێگای هاوبەشداری و پشکداری کۆمپانیا یەک کۆمپانیا بە شێوەی پشک بتوانێ هەرچی زێڕەکانی خەڵکی کوردستان دەیفرۆشتەوە بۆ ئەوەی هەر چیلۆی 600 دلار قازانج نەدەینە وڵاتانی دەوروبەر ئەو زێڕانە لە ناوەخۆ بکردرێتەوە کارگەکانی دروستکردنی زێری چاکمان لە هەولێر و سلێمانی و دەوەکان و ئەو زێڕانە بکرێنەوە بە قالب بکرێنەوە بە لیرە بکرێنەوە بەڕاستی ئەو زێڕانەی هەن لە ناو خەڵک سەروەتی نیشتیمانین یعنی ئەدێگە و زێڕانەی ئەو خەڵکە بڕواتە دەرەوە جارێشترنێتەوە
ئەوە ڕوبەڕووی پرسیاری زۆر خەتەرناک و گەورە دەبینەوە چونکە دنیای سەرمایهداری و کاپیتالیزم لە چدا لە بەرزبوونەوەی نرخی شتەکاندا یعنی هەز دەکەین ئەو ساڵ کە ئابووری ناسان باسی لێ دەکەن کە داکشانی ئابووری لە گۆڕەیە بڕوا بکە هەموو شتێک خواستی لەسرە کە خواست لەسەر شت زۆر بوو دڵنیا بە نرخەکەی بەرز دەبێتەوە یعنی ئینسان مەترسی ئەوە دەکات بەیانی چەند ساڵێشتر بۆ نمونە ئۆنسێکی زێر ببێ بە $3000 خەڵکی کوردستان یان کۆمپانیاکانی ئێمەش خاوەنی زێر نەبن بۆچی با ئێمە و ئێمەش وەکو وڵاتانی دراوسێ ئەوانەی کە خوا پێداون و ئەو کۆمپانیانەی کە سەرمایەن هەیە و سەرمایە گوزاری دەکەن پێم باشە بەشێک لە سەرمایەکانیان بکەن حکوومەتی هەرێمیش هەروەها کاگەندرێنەوەی کاوتت ئەشێر ڕوو بدە ئەوەی یەکگۆنسە زێر ببێ بە $3000 ئەوە لە من ئاماژەم پێدا لە دوور مەودادا خۆت جانی چەند ساڵی تر لەوانەیە بۆ ماوەی 3-4 ساڵی تر پارەی نەقدی لە دنیادا نەمینێ قوربان ئەوە هەموو دنیا بووە بە پارەی دیجیتالی و هەموو دنیا بووە بە ئەوەی فەزایەکی نوێ هاتیتە گۆڕێ ینی شێوازە کلاسیکەکە خەریکە کۆتایی دێ ێ باش ئەگەر پارەی نەقدی نەما و خواست لەسەر زێر زۆر بوو زێر لە هەموو دنیادا 201,000 تۆن زێر هەیە ئەوەی بەردەستە زیاد ناکرێ زێر کانە زێرەکانی وەتەرساندی ئەفریقیا کۆتایی پێهاتوە ئێستا لە سۆماڵ ئیسtisماری زێر دەکرێت دەرهێنانی زێر ببوورە لە ئوسترالیا دەکرێت و تێچووی دەرهێنانی زێر ئێستا تێچووەکەی زۆرترە لە بەرهەمهێنانەکەی ئەوانەمەوە کارن بۆەوەی پێشببینی ئەوەی بکەین پێشببینیەکانیش تەنها پێشببینی ئێمە نین وەکو زێڕنگرێک و وەکو کەسێک کە لە ناو سندیکای زێڕنگران لەوانەیە ئێمەش تەجروبەیەکمان هەبێ بەڵام پێشببینیەکانی بانکە جیهانیەکانە نی خۆبەڕایی یان خەبیر و شارەزایانی ئابوورین لە جیهاندا زۆر بەڕێز کاگەندرێن وەرتی وتە بێژی سندیکای زەڕەنگەران سپاس کە لەگەڵمان بووی لاولێرەوە سپاس بۆ زانیارەکانت بۆ ڕوونکردنەوەکانت